سلااوتان لێبێت ئەم کاتتان باش بینەرانی ئەزیزی شاپرێس بە شێوێکی ڕاستەوخۆ لەگەڵتانم لە ماڵی یەکێک لە بەرکەوتانی چەکی کیمیاییم بەرکەوتەی چەکی کیمیایی هاوکار سابر دەیەوێت لە ڕێگەی شارپرێسەوە داوایەک ئاڕاستی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت بکات بەهۆی ناجێگیری بارودۆخی تەندروستی داوا لایەنە پەیوەندیدارەکان دەکات کە هاوکاری بکرێت من ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵیم بزانم کێشەکانی هاوکار چۆنە سڵاو لێ بکە هاوکار بە هیوای سەلامەتی کێشە و گرفتەکانی تۆ چێ بارودۆخی تەندروستی تۆ لە ئێستایا چۆنە؟ وەڵا کێشە و گرفتەکانی من سیەکانمە لە ساهشتا و پێنجی سیەکانم بەهۆی بەبێ راپۆرتی پزیشکی لە کارکەوتونەوە داواکاریمەوە لە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت سەرۆکایەتی هەرێم کە ئاوەڕێکی جدی لە من بنەوە بارودۆخی تەندروستیم جێگر نییە و بە پێدانی ئەو بڕۆپارەی کە بۆ چارەسەر لە وڵاتی ئەڵمانیا پێویستمە و ئێستاش قۆنسڵی ئەڵمانیا پێ ڕاگەیاندم کە ڤیزەم بۆ دابینەکات داوا لە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ سەرۆکاتی هەرێمەکەم ئەو بڕۆپارە کە بۆ تێچووی نەشتەرگەریەکەم کە گۆڕی نسیەکانە بۆم دابین بکەن. هاوکار کێشەی تۆ لە ئێستا جگەل لە سیەکان کێشەیەکی تر هەیە؟ کێشەی چاومەیە لەگەڵ پێستم لەگەڵ دەرونی نەخۆشی دەرونیشمەیە و داوا لە سەرمەدارانی ئەم نیشتیمانی خۆمەکەم ئاوەڕجددی لە منی بەرکەوتی چەکی کیمیاوی سەررجەم بەرکەوتوانی چەکی کیمیایی بنەوە کە لە بارودۆخی ناجیگیرە شەو ڕۆژەکەنم. وەک لە ئەم راپۆرتانە دەرەکەوێت کە لایەنی پەیوەندیدارت ئاگادار کردوێتەوە کە پێویستت بە چارەسەری پزیشکیە ئەمە کۆمەڵک بەڵگەیە لە بەردەستی مناتۆ لە ماوەی ڕابردوودا بە لایەنە پەیوەندیدارەکان وتووە هیچ کەسێک هاوکاری کردووی؟ هەتا ئیسا هیچ کەسی ئاوەڕی لە من نەداوەتەوە بەداخەوە کە ئەوان لەسەر سایۆسێ بەری شەیدانی کیمیابارانی هەڵەبجە و کە سوکاری کیمیابارانی هەڵەبجە بوو نەخاوەنە هەموو شتێ ئەوڕوو جدی لە بەرکەوتوانی چەکی کیمیایی کە ئیسا نادەنەوە ئیسا هەر بەرکەوتوان و کە سوکاری شەیدانی هەڵەبجیان لە یاد کردووە بەداخەوە. ماوەی هەفتەی ڕابردوو کە کۆنسۆلی ئەڵمانیات بینیت چاوت پێکەوت راپۆرتی ئێوەیانی بینی پێیان وتن کە چارەسەریەکە چۆنە یاخۆ چەندێکی پێچێ؟ وەڵا وعدیان لە ڕێگەی بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجەوە جوابیان گێڕاوەتەوە کە دوێنێ پێرێشەوە بوو دکتۆر ئازاد پەیوەندی پێوە کردم کەوتی قۆنسڵی ئەڵمانیا ئەتوانێت تەنها ڤیزەکە بۆ دابینکە ناتوانێت بڕی تێچووەکە و بگرێتە ئەستۆ. بەڕێوەبەراتی تەندروستی یاخۆتی هیچ لایەنێک پێ وتووە کە چارەسەری پزیشکیەکەت ئەگرێتە ئەستۆ؟ وەڵا بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجە ئێستا دکتۆر ئازاد لە هەوڵی بەردەوامایە بۆی بتوانێت ئەو بڕەپارەم بۆ دابینکە کە پێویستمە بۆ نەشتەرگەری لە وڵاتی ئەڵمانیا و دەستخۆشیش لێوەگەین کە هاتن ئەم راپۆرتتان لەسەر ژیانی من کرد. هاوکار ئەبینم کە بەڕێسان بە جیهازی هەناسەدانەوە دۆخی ئەوە چۆنە کە لە حاڵەتێکدا ئەگەر کارەبانە بێت یاخود ئەگەر گرفتێک دروست بێت؟ وەڵات بەردۆخمان تێکەچێ بەڵام سپاس بۆ بەڕێوەبەراتی داوەشکردنی کارەبای هەڵەبجە کە کارەبای 24 ساعتی بۆ من دابین کردووە کە بەردەوام کارەبام هەیە لە ماڵەوە. کۆمەڵی قوربانیان چی بۆ کردووی وەک بەرکەوتەیەکی چەکی کیمیایی؟ وەڵا کۆمەڵی قوربانیانی کیمیاباران ئەوەی لە توانای بێت درێغی نەکردەوە بەس ئەو وەکو ڕێکخراوەی هەج داواکاریەکی ئەمە بوو بێ بەرزیان کردەوە بەس وەکو حکوومەت زۆر تا لایەنی حکوومیەکەوە سابێت ئیشوگار لە ئینی کۆمەڵە ناکات. لە وڵاتی ئێران چارەسەری ئێوە هەیە یاخۆ چەند جار ڕۆشتونەتە وڵاتی ئێران؟ وەڵام منم پێش کۆرۆناکە هەموو 2 مانگ جارێ سەردانی کۆماری ئیسلامی ئێرانم کردووە پێش کۆرۆنا لەسەر حساباتی خۆم و 2 جارێک لەسەر سەرۆکایەتی حکوومەت چوومەتە ئێران بەڵام ئێران چارەسەری بنبڕی هیچ بەرگەوتەیەکی چەکی کیمیایی ناکات ئەوەی کێشەی هەناسەدانیە بێت. هاوکار ساڵانە کە وڵاتی ئێران کۆمەڵێک پزیشکە هێنە پارێزگای هەڵەبجە بۆ بینینی نەخۆشانی و یاخود بەرکەوتانی چەکی کیمیایی ئەو ئەتیمانە کاریگەری هەبوو ینی بۆەوەی کە باری دۆخی تەندروستی ئەوە تا ڕادەیەک باشتر بکات؟
وەڵی بۆ بازیە باش بەڵام بۆ هەمووی نەوەڵا چونکە ئەو تیمەکە دێتە ئاڵەبجە هیچ شتێکی پێ نییە نەعیلاجی پێ نە ئەجیزەی پێ هەرەوەی دێن و چایەکیان بۆ خەڵکەکەوێت لە ماوەی ینی دوو ڕۆژە 450 نەفەر ببینی بەڕاستی هیچ سوودێکی ئەوتۆی نەبووە. داواکاری بەڕێستان چییە؟ وڵا داواکاری مەرەوەیە کە سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم جێگری سەرۆکی حکوومەت لایەنە بەرپرسەکانی ئەم نیشتیمانە سەرمادارانی بەڕێز هاوکاری بکەن و لەم بارودۆخە ژیانی من ڕزگارکەن و ژیانی چەندان برینداری تریش بەم شێوازە بەم ئەمێری ئۆکسیجە شەو ڕۆژەکەنەوە ئیوارم ئاوەڕمان لێ بدەنەوە. بەڵێ بەڕێزان وەک لە دیمەنەکان دیارە کە ئەم مقابایەکی لە بەردەم منایە پڕ لە ئەو پارەساریانەیە کە هاوکار لە ماوەی ڕابرداوەری گرتووە ئەگەر دیمەنەکان دەرکەوێت ئەمە پڕە لە پاکەتی ئەو عیلاجانەی کە هاوکار لە ماوەی ڕابردوو بەکاری هێناوە بەهۆی تێکچوونی بارودۆخی جەستەیی هەروەها خۆی باسێکا کۆمەڵێکە کێشەی هەیەکی لەو کێشانە کێشەی پێستی هەیە و کێشەی لە چاوەکانی هەیە لە سیەکانی هەیە و لاین دەرونیشی پێویستی بە چارەسەر هەیە بۆیە داوا لە لایەنە پەیوەندیدارەکان و سەرمایه‌داران دەکات کە هاوکاری بن بۆ باشترکردنی بارودۆخی.